هەڕەحمان دوو بە بەشمان هەڵبژارد بوو بە بەرنامەی ئەمڕۆ دوو بابەتی گرنگ کەیەکیشان تایبەتە بە ئێران ئەویش مانگرتنی فراوانی کامیۆنداران و مانگرتنی فراوانی کامیۆنداران و توێژەکەم دەرامەتەکانی ئێران کە لە هەفتەی ڕابردووە لە پێشەمەی ڕابردووەوە ئازانم دەستی پێکردووە و تا ئێستا بەپێی ئامارەکان 135 شاری گەورەی گرتوتەوە و تا دێت بڵێن مەودای ئەم ناڕزایەنە فراوانە بێتەوە توێژ و بەشی تری کۆمەلگا ئەگرێتەوە بناگادار بوومەوە کە بڵێن خانە نشینان هەروە مامۆستایان هەروە تەنانەت دەوانەشی کە خاوەنی هەندێک کار و پیشە ئەوانن کە لە کامیۆنداران نین خەریکن پەیوەستە بن بەم ناڕزایەنەوە. ئەسلی مەسەلەکەش وەکەوەی کە باس کراوە و باسەکرێ یاخود دەلیلی ئەسلی ئەم شەپۆلە نوێنە ناڕزایی بەرزکردنەوەی نرخی سوتەمەنیە بە تایبەتی گازوایل لە 4 سنتەوە ڕاستەوخۆ بۆ 50 سنت کە بە معنایەک ئیتر دەبەرابەر زیاتر نرخی گازوایل بەرز بۆتەوە ئەوەی کە من خوێندومەتەوە لەینەکانە نازانم چەند دقیق و دروستە بەڵام بەرزبوونەوەیشی زۆر زۆر خەیاڵیە زۆر سەرسوڕهێنەرە و دیارە ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە بە فعلی و بەکردەوە بەشێک لە کاری کامیێندارانی تر بێ ئیسیفادا بێ بێسوودە بێ بۆیە ئەم ناڕزاییە پێم وایە بەسەرەتەر لە بەندەر عەباسەوە دەستی پێکرد کە ماوەیەک لەمەوبەریش بووە مەیدانی تراژیدیایشی زۆر گەورە و تەقینەوەیشی زۆر گەورە کە بەشی زۆری کامیێنداران لەوەیە گیانیان لەدەستدا و ئەمە سەرەتا بوو لەوێەوە دەستی پێکرد و دواتر شارەکانی تری گرتەوە گەیشتە نانەوایان ناڕزایی نانەوایان لەسەر شەقامەکان دەستی پێکرد و هەروە ئەم ناڕزاییە تاو جێگای من ئاگادارم و تاقیبی هەواڵەکانم کردووە لەلایەن دەسەڵاتدارانەوە بە گازی فرمێسکە ڕێژ و ئەوانە وەڵام دراونەتەوە بە تویشی هەوڵی سەرکوتکردنیان دراوە بەشێک لە فعالین و بەشێک لە هەڵسوڕاوان و تەنانەت ڕێکخراوی جۆر بە جۆر کە بەپێی ئامارێک کە دەرکەوتووە 1970 کەس و لایەن پشتیوانیان دەربڕیوە وتیانە ئەم ناڕزایانە ئەبێ فراوانتر بێتەوە ناڕزایەکان دەنگدانەوەیەکی زۆری هەیە لە ئاستێکی فراوانە لە دنیا بەشی زۆری میدیاکانی دنیا من ئاخشت ئاسوشێت پرس چەند راپۆرتم لێبینی لەسەری بڵاوی کردوتەوە و هەروە کارگەیشتۆتە ئەوەی کە تەنانەت سەرۆکی پێما بێدا هێزی سەربازی یاخود هێزی ئەمنی ئێرانە ڕایگەیاندووە کە وتێتی کۆمەلگا لە دۆخێکی زۆر زۆر تایبەتایە و ئیتر چیتر بە باتوم یاخود بە کوتەک و بە سەرکوت ناتوانین وەڵامی ئەم کێشانە بدەینەوە بەرحاڵ ئەمە هەواڵەکان بۆ ئەمە ئەو شتانن کە لە میدیاکانە دەرکەوتون و تاژێگای من تاقیب کردووە بینیومە من پێم خۆشە باری سەرنجی خۆت لەسەرەوانە بڵێ یاوانێکە گەشتێکە من بیرچوبێ لەم بابەتەوە بیڵێم قسەی لەسەر بکەیت و لێکدانەوەی خۆت و تێڕوانی خۆ سەبارەت بم دۆخەنەوێ. بەڵێ تۆ بەشێک لە فاکتەکان و ڕووداوەکەت چۆن بووە باست کرد ئەم مانگرتنەی کامیۆنداران و ڕانندگانی کامیۆن یا سایق کامیۆنەکان زۆر زۆر گرنگە بۆ چونکی زۆر پانوبەرینە لە ئاستی سەراسەری ئێرانە پەرەی گرتووە تۆ باست کرد 130 شار بەڵام 135 شاری گەورە چونکی ئەمە کامیۆنن کاڵا دێنەوە بن بە تایبەت بەشێکیان زۆر سوخت دێنەنانم بێنزین و گازۆیل و ئەوانە ئەیبەن بۆ پۆمپە بێنزینەکان پۆمپە گازۆیلەکان بەرهەڵاقبەت وعدم لە مەسەن هەرەوە بینینەوە زۆر زۆر مهمە لە بەندەر عەباسەوە دەستی پێکرد بەندەر عەباس ئەوەڵەن بخۆی هەم وەک شار هەم وەک بەندەر یەکێ لە شوێنە هەرە گرنگە ئێقتصادیەکانی کۆمەلگای ئێرانە دوای ئەو کارە ساتە گەورەش بوو کە کەوتۆتەوە جا ئەوە نیشانەدا کە تعتیلکردنی کار لەلایەن ئەم بەشە لە کامیۆندارەکان سایقەکانی کامیۆن دەستیان بردووە بۆ وەسیلەیەکی زۆر قودرەتمەندی خۆیان کە ئەوش
هاتشۆکردنی پێکردنی کاڵاکان و ئیمکانات ڕێکوپێککردنە بۆ شوێنەکان و ئەمە هەرعانەوە دە ڕۆژی پێچوو لە ڕۆژی دووشەمبەی 1995ەوە یا بە تاریخی ئێرانیەکە یاڵان دقیق لەبیرم نییە لە وەختەوە دەستی پێکردووە لە ئەوڕەوە تویان هەفتەیە کە بێڵانەوە ئەمەلەن بەرەوە دەڕۆژ چووە بۆ بدەلەوەی هەر هاتووە بەهێز و بەهێزتر بوو جمهوری ئیسلامی ئەنواعی فروفێڵی بەکار برد هەمە تۆ ئیشارەت پێکرد هەڕەشە و مەسەنە لە شارەکانی وەکو مەشەد وەکو شیراز وەکو سنە هەواژ ڕۆژ لەوە پێش زەختیان هێنا فشاریان هێنا بازداشتیان کرد هەڕەشەیان کرد بەڵام بەری پێنە گیراوە و لە ئەوڕۆ بە تادادی شاری کەمتر دەستی پێکرد ئەڵان بەرەو 135 شار چووە لەوانێت تا سبێنە و دووسبەیە کە ئیدام پەیداکە هەتا پەرەگرتووتر بێ خواستەکانیان چیە تۆ بەشێکی شارەت پێکرد با من چەند دقیقتر بووم یەکیانەوەی ئەوان ئەم کاڵا و وەسایلانی دێن و ئەیبن خودی ئەمانەڵەنەڵەن هەزینەیە کە پێمانەدەن یان نرخێک کە پێمانەدەن لە خوارەوەیە بەنسبەت هەزینەیە کە یانە بێ بۆ سیارەکانیان بۆ کامیۆنەکانیان ئەڵەن زۆر لە خوارەیە و دەرەقەتی بەو میزان ئیمکاناتە دەرەقەتی ژیان ناین بەشێک جێرەوەی تۆوتت ئەوە یاڵی نرخی گازۆیل چۆتە سەرێ ئەوەی خەبەرەکان لە ئەمانە ئەم سایق کامیۆنانە و یا بە ئەوەش بڵم لە پێش ئەم وەختیاڵین کامیۆندار و ساق کامیۆن واقعاً دوو بەشن یەکیان ئەو کەسانن کە بۆ خۆیان کامیۆنیان هەیە یعنی ماشینی گەورەیان هەیە لەوانەیە کەسێک بۆ خۆی یەک ماشین دوو ماشین سێ ماشینیشی بێ و خۆشی مەسەرەن جوزیوانە یەکیان لێ بخڕێ و کاری پێ بکە ئەمانە بە دەرەجەیەک وەزی ماڵیان دیارە باشترە لە چاو ئەو سایقانی کە بۆ خۆیان مڵکێکیان نییە کە بۆ خۆیان سیارەیەکیان نییە کە بۆ خۆیان کامیۆنێکیان نییە هەرەونەیە وەکو هەر کرێکارێکی دیکە چەند کارەکەن و بەڵام هەلومەرجی ژیانەکە ئەو نەسەختە فشارەکە ئەوە لەلایەن کۆماری ئیسلامی و زۆرە کاڵانە بینی هەمووانەی ساحب کامیۆن هەم ساخەکانی کە لەسەر کامیۆنەکان بەکرێگرتەی کارەکان لە زۆرجێ خاستەکانیان مشتەرەکە خاستیان مشتەرک بوو یعنی منزورمێ زەخت و فشارەکەی جمهوری ئیسلامی وا زۆرەوە لە مەوردی نانەوەکانی شەو کە تۆ دەست پێکرد نانەوەکان اتفاقاً پێش کامیۆنەکان کامیۆندارەکان اعتصابی خۆیان دەست پێکرد لەش ئەوەیە اعتراضەکە لە پێشە لەلایەن ساحب نانەوەخانەکانە خودی کاریگەرەکانی نانەوەخانەکانیش هاو قەدەمن هاو بەشن لەو اعتراضی ساحب نانەوەخانەکان یعنی دووبارە لەوێش زەخت و فشارەکەی جمهوری ئیسلامی و بێدەرەتانیە کە دای ئەسەپێنێ ئەو زۆرە ساحب کارەکە ساحب نانەوەکە و کاریگەرەکە لە زۆر جیا فەصلی مشتەرێکیان پەیدا کردووە خواستی مشتەرێکیان پەیداش کردووە هاو قەدەمی پەیدا کردو لێرەش وایە بە یەک پارچە ڕاوەستاون جا ئەوەیە ئەم سەیارانە وەختی خۆی سەهمیان هەیە گازۆیل وەربگرن بە کۆپێن وەریەگرن بۆ سەر بەڵام ئێستا نرخەکەی وا هەرو جۆری تۆ دووسێ بەرابەر چۆتە سەرێ دەرەقەتی لەلایەکی دیکەوە نەزام ئەوارزی جادەکانیان لێ سەنن کە ئەویش نرخێکی زۆرە خودی بیمەبوونیان نرخی بیمەبوونیان دووسێ بەرابەر چۆتە سەر خودی لاستیکی چرخی ماشینەکانیان قیمەتی وها چۆتە سەر دەرەقەتی نایەن وەختێ کۆنە بێکردنەوە یان لە جادەکانە ئەڵەن ئەمنیەت نییە لە جادەکانە زۆر جار حەد لەم هاتوچە و جادەکانە نائەمنی هەم جادە وەکو فەرنیەکەی هەم نائەمنیەوەی کەسی خۆیان لە ئێران ئەڵان نێویان ناوە کەسانی زۆردار و زۆرگیر و ئەوانە پەیدا بن ڕەشوڕوتی لە جادەکانە هەموو ئەمانە کەسی داوە بە دەزیەکەوە وە بە زەخت وە بە فشارێکی زۆر لەسەر ساحب کامیۆن لەسەر یا سایقەکان بۆیە بە یەک پارچەیی دەستیان ناوەتە نێو دەزیە کارێ باشیان کردووە خواستی مشتەرەکیان ناوتە مەیدان و ئاوا پەرەی گرتووە و لە 135 شارە واڵعان کە زیک دە ڕۆژی لێ گوزارێ فشارێکی زۆری خستۆتە سەر پۆمپە بێنزینەکان زۆر ئەو شوێنانەی یا ئەو فروشگایانە ئەو شوێنانەی ئەم کاڵایانەی کە ئەمانەی بن ئەیبن و بن ئەیهێن و ئەیبن خستێتە سەر ئەوان
جمهوری ئیسلامی هەم لایکۆ پرۆپاگەند و قسەی درۆینە لە عەلەیهیان هەم لە فکری تەفرەقە دروستکردنایە مەسەلەن ئەڵان هەر لەم بابەتەوە جوتیارەکان کەشاوەرزان مقدارە فشاریان پێگەیوە لەوەی سوختیان پێدەگەیشتووە لەوەی زۆرێک لە ئیمکانات و کاڵا و ئەوە کابێ بە بەشی کەشاوەرزی و بە بەشی جوتیاری بگانەگەیشتووە ئەڵانەوانش دەستیان کردەوە بە ناڕەزایەتی جمهوری ئیسلامی خەریکە بڵێ جاوە خەتای کامیۆندارەکانە ئەوە خەتای ئەوان شتەکانتان بەدەستنایەگەیان خەریکەنەوە تەفرەقەیەکەن خۆشبەختانە ئەو شیاریە هەم لە نێو کەشاوەرزەکانە هەم لە نێو ئەمانیشدا هەیە لە نێو خودی خۆیان خەریکن سایق یا صاحب کامیۆنی ئەوەی پێڕین اعتصاب بشکێنێ اعتصابەکە ئەوە دروستەکەن تا ئێستا مواردێک بووە کە بڕێک نادروست و نادەقیق معاملە کراوە لەگەڵەوانەیە اعتصاب ئەشکێنەوە من هەر لێرەوە قسەی ئەواکەین کەسانێکیش بە هەر دەلیلێ بە هەر مەسلحەتێ نایانەوێت لەگەڵم منکەن ئەبێ ئەوانەی وا نایانەوێت لەگەڵم اعتصابە هەمڕای بکەن ئەوانەی وا اعتصابەکان بێ زۆر بە ئارامی زۆر بە منطق قانەعیان بکەن مزربوو کارەکەیان کاگەر لەگەڵم اعتصابە نەکەون و چ زەرێرەکەن قانەعیان کە نووسعیەکان هاوڕێیان بکەن تاوەی بە شێوەیەکی تونتیش لەگەڵیان بجۆڵنەوە ئەمە چوارچێوی هینەکەیە بەڵام کەم خۆ لەسەر دووشێ بەڵێ قەتع بووی هاوڕێ هاوڕێ ڕەحمان قەتع بووی سەراسەری بۆتەوە چونکی زۆر سەراسەری گشت ئێرانی لێ گەیشتووە چونکی هاوبەستگیەکی باش لە نێوان ناوجودی هەیە و بە تایبەت اتحادیەی کامیۆندارەکان هەیە اتحادیەی ساحب کامیۆنەکان هەیە وەکو سنفێ لەمەدا بۆتە ئاڵقەی بەیەکەوە چەسپانی هەموو ئەم کامیۆندار و سایەخەکان کاوە دەستیان یانی لێرەدا نیشانەدا ڕێکخراو بوون لە هەر ئاستێکا وجودی بێ چەندە ئەهمیەتی هەیە وسوەمیشتیژەوەیە زۆر پشتیوانی لێکراوە لەلایەن نەهاتای کاریگەریەوە لە داخل لەلایەن معلمانەوە لەلایەن خانەنشینانەوە لەلایەن هەروەی شەخصیات و چێرەهای سیاسی و هونەری و ئەوە بە تایبەت لە ئاستی دەرەوەش ئێمە هەموو هێزەکانی چەپ و کۆمونیست و ئازادی خواز و لە ئەنگری چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش بە هەر شێوەیەک بۆمان کرابێ بە مێدیا بە ڕاگەیاندن بە هاوپشتی جەلبکردن بەرها پشتیوانیان لێکراوە و آخرین شتیژەوەیە دروست لە شەرایطێکا جمهوری ئیسلامی پرۆپاگەندیەوەی خەریکی نەسازین و خەریکی مزاکراکەین لەگەڵ ئەمریکا وەگەر سەبرتان بێ وەزاکە باشتر بێ ئەمان بەم کارەی خۆیان واخان مشتێکی محکەمیان لە دەمی ئەم پرۆپاگەندەی جمهوری ئیسلامی داوە لەم بابەتانەوە ئەهمیەتی زۆرە زۆر باشە بەڵام من یەک دوو سەرنجم هەیە لەسەر ئەو دۆخەی کە دروست بووە لەم ناڕەزانیشیشانەوەیە شعورەکەی ئەم زیادکردنی زۆر خێرایەوە زۆر بڵێن دەرسەدیە زۆر باڵایە لە دەرسەدیە مەسەن تۆگەل لە 5 سنتەوە بیکەی بە 50 سنت دەکاتەوەی کە تۆ لە 100 سوزارم 1000 زیادت کردووە شتێکی ئاواکە ئەم زیادکردنە دەم و زۆر گەورەیە هەستەکەی بەشێک بۆ ئەوەیە کە دەوڵەت فرسەتی پاشەکشەکردنی هەبێ ئەگەر ئێستێک بێنێتە سەر 20 سنت و ئەوانە ڕەنگە بڵێن ئەوە سەرنجام ئەم ناڕزایانە سەرکەوت و بە جۆر لە جۆرەکان بەڵام فرسەتێکیش بۆ دەوڵەت هەیە کە بەشێک لە قەیران و ئەزمەکەی خۆی بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەتا دابسەپێنێنی لە بریەوەی کە ببێ لە 4 سنتەوە ببێ بە 50 سنتەوە کردمان بە 20 سنت بەڵام دووبارە ئەم زیادکردنە تەوان باری شانی لە ڕاستیە قورسی خەڵکی کاگەر و زەحمەتکێش هەندێک تر زیاتر قورسەکە ئەمە لەلایەک لەلایەکی تریش ئەوەی کە ئاسۆیەک بۆ ئەم ناڕزایانە ئەبێت چی بێ مەسەلەن دۆخی ئابووری ئێران بە تایبەتی بەهۆی گەمارۆی ئابووریەوە ئەم مەترسی فراوانبوونەوەی ئەو گەمارۆیەش بەڕاستی چونکە ئێمە کە ئیبینین ئێستا لە ئەم مفاوەزاتان یاخود لەم گفتوگوانەیە لە نێوان ئەمریکا و ئێران ئاچێتە پێشەوە ئەمریکا لە پەساد ڕای ئەگەیەنێ یاخود نوێنەرانی ئەمریکا لەو گفتوگوانەیە ڕایەگەێنن کە
ئێران بە هەموو جۆرەگەبێ ئەو مەرجانەی ئێمە قبول بکە دەنا سزاکان هێندەی تر فراوانتر و گەورەترەکەینەوە ئەگەر ئەمە ڕوو بداوە ئەم سزانە بەم شێوازە زیاد بکەن و ئەوانە سەرنجام لە بەردەم جمهوری ئیسلامیە ئەلتەرناتیڤێکی تر وجودی نییە غەیری ئەوەی کە دەست باتە سەرکوتیش ئایا ئەتوانێت بیباتە پێشەوە ینی بە گشتی پێم وایە ئەم ناڕەزایانە لە دۆخێکی زۆر زۆر تایبەتایە کە ئاچێتە پێشەوە و ئەمە ئەگەر جمهوری ئیسلامی لە ڕاستیە لەم گفتوگویانەیە نەچێتە پێشەوە و تەسلیم نەبێت و خۆی تەسلیمیش مەرجەکان نەکاتوانە سەرنجام دۆخەکە بە تەواوەتی قابلی ئاڵوگۆڕ قابلی گۆڕانە بە توندوتیژی و لە بەرێک هەڵۆشانی دەوڵەتە من وازانم بەشێک هەندێک جار ڕژێم بۆ خۆی باڵەکانی ناو ڕژێم بۆ خۆیان ئەیانەوە قەیران بۆ یەکتر دروست بکەن من وازانم لە ناو ڕژێمی ئێرانە تەیفێک هەن ئەیانەوێ ئەم ڕێکەوتنانە لەگەڵ ئەمریکا هەر چۆنێکە بچێتە پێشەوە و ئەوەشی کە ئێستا بڕیاری داوە لەسەر گرانکردنی سوتەمەنیەکان بەم جۆرە و بەڕاستی دنەدانی ئەم ناڕزاییانە بەم جۆرە هەستەکەی هەر ئەم باڵەیە کە ئەوێ لەگەڵ ئەمریکا بسازێ لەم کەین و بینەیە شتێک لەم بابەتانە تۆ درک پێ ناکە ینی مەسەلەن ئەم پاشخانە نابینی بۆ ئەم زیادکردنە چونکە زیادکردنەکە زۆر سەرسوڕهێنەرە ینی مانای نییە ساڵێک بەو ئامیش هەمان شت ئەنجام درا پێم وابێ ئەو وەختە دووبارە هەر بڵین نرخی گازوایل و ئەوانە بوو بە شێوەیەک بەرز کرایەوە کە سەر تاسەری ئێران گڕی کرد من سەرنجێکی تریشم هەیە لە شێوازی ڕێکخراوکردنی ئەم جوڵانەوەە بەڵامەوە بۆ دواتر هەڵەگرم پێم خۆشە جارێ لەسەرم بابەتە بەو ماوە کورتەی کە هەمانە قسەی تیا بکەین دواتر بچینە سەر باسی ڕێکخراوبوونی ئەم جوڵانەوە کە بۆ خۆی مەسلەیەکی گرنگ و مهمی قسە و باسەکانی ئێمە ببێ لە هەموو کاتێکا کە مەسلەیەک سەبارەت بە ئێران یاخود بە ناوچەکەمان باسەکەین وانە یەکێک بەڵامبەر لەوەی کە بچمە سەرەوەی کە فرست بە تۆ بدەم باری سەرنجی خۆت بڵێ پێم خۆشە بینەران دووبارە بیر بهێنمەوە کە کەناڵی هیوا لەسەر یوتوب سەبسکرایب بکەن دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن ئەگەر لە سۆشیال میدیا لینکی ئەم بەرنامانە بڵاو بکەنەوە جێگای سوپاسی زۆرە پشتیوانمان بن بۆی ئەم سەکۆیە کە بۆ چەپەکان و ئازادی خوازەکان دروست بۆ پێکاتوە باشتر و زۆرتر بچێتە پێشەوە فەرمووەڕە با من لە پێش ئەو فاکتە جارێکی دیکە تاکید کەمەوە دەقیقکەمەوە ئەو چوونە سەرەی نرخی گازۆیلەکە لە وابزانم دەبەرابەرەوەوانە ئەمە هێشتا کوێ بۆ گشت کۆمەلگاکە نییە زانیارێکی منەوە بۆ گەشت کۆمەلگاکە نییە دەنا دەری تۆڵی وەک جاری پێشوو حتمما تەقینەوەی زۆر گەورەتری دواوە بوو ئەمە وتم بۆ ساحب کامیۆنەکان و سایقێکە بۆ خۆی کامیۆنەکەی خۆی نەبێ بۆ ئەو هیچ تێناچێ بۆ کامیۆنەکانە بۆ ساحب کامیۆنەکانە کەوەتا حتا بۆ ئەم بەشە ئەم ناڕەزایەتی لێکەوتێتەوە بەڵام دەمێکە ئەساسن بە تایبەت بێنزین پێشگازۆی دەمێکە لە وەختەوە ئەم دەوڵەتی پزیشکیانە زەڵام بەرەو ساڵێک کە چێ هاتوێتە سەرکار هەر قسەی ئەواکەن بێنزین گرانکەین بێنزین گران نەکەین قیمەتەکەی بەرین سەر داستانەکەی هەیە تەرحەکەی هەیە بەڵام ناوێت بە ئاشکرا زەڵە ناوێن هەر خودیان پزیشکیانەڵێ نا جارە ناتوانین جەبەجێیکەین چونکی خەڵکەکەمان لێ ڕەنجێ بەم زمانە باسێکە هەروە گوتی من ناتوانم ئەم لایحەی حجابەی کە لە مەجلیسەکان لایحەی حجابێکیان تەسویب کرد ڕسمەن وتی من ناتوانم ئیجرای کرد ئەڵان بێدەنگیان لێ کردو حجابی تر بە قەولی فارسیەکەی ئەڵێ ماڵی دەی تر کەس خۆ حجاب ڕعایەت ناکات لە مەوردی زین و گازۆیریشەوە لە دەرفەت دەگەڕن لە دەرفەت دەگەڕن بۆیان کرێ بەڵام بەڕاستی ئەترسن و پێم وابێ ئەم ناڕزایەتی و ئەم اقتصابی ئێستای کامیۆندارەکان لە خۆیان نیشاندا ئەو نیتریان ترسێنێ ئەوە یاڵی بە شکڵێکی دەبەرابەری چۆتە سەرێ خۆزانی سەرمایەداران و ئەجوم لە جمهوری ئیسلامی یەکێ لەوانە ئەهلی ئەنواعی فروفێڵن ڕاستە و قسەی ڕێی تێچێ لەوانەیە ئەوان نرخێکی زۆریان بردوێتە سەر بۆەوەی هەرەڵعان قسە و باز لە بینی تەرەفەی ناهەیە هەر لەم دوو سێ ڕۆژەی ڕابردووە با من هەر لێرە یادداشتم کردووە مەسئولینی دەوڵەتی بە قەولی خۆیان سازمانێکیان هەیە بەنێوی سازمانی ڕێگاوبانەکان یا ڕاهداری
نمایندەی پۆلیس نمایندەی سوپای پاسداران عینەن دانیشتون قسە و باسییان کردووە فعلەن دارە دوو وعدیان داوە هیچ شتێکی ئیجرایە دوو وعدیان داوە توانێت لە یەکمانگی ئایندەیە ئێمە کارێکەکەین بابزانم ئەوەی هەرەوە مشکلی ئەم قیمەتی سوختەکە کە چۆتە سەرێ بۆتان حەڵکەین نیاوە تۆ چەند دەسەدە هێنی نەخوارە هەرەوە لەوانەیە مەسەن بە قەوری تۆ لە 50%ەکەەوە بیکەنە 25%. ئەویش توانێت لەم مانگەیە بەڕاستیەکەین لە 1000%ەوە ئێستا 1000% زیاتر زیادی کردووە بە سەرەوەی کە لە 1000% بیکە بە 500%. یا مەسەرەن مەسلەی بیمەی تەمینی ئیجتماعیەکەیان ئەلان جزئیاتەکەی چۆنە من بەوردی نازانم توانە ئەوەتان بۆ چارەسەرەکەی یعنی منزورم وەیە بەڵێ ئەوان ئەو ترس و لەرزەیان هەیە و ئەنواعی ئەم فرۆفێڵانش ئەتوانن بکەن بەڵام بەنظرم مەسلەی لەعین حاڵە لە فکری فشارهێنان و سەرکوتکردن و تەفرەقە دروستکردن و اعتصاب شکن و ڕێخستن و ئەوانشدا هەن ئەمە وشیارەکی زۆریەوێەوە خۆشبەختانە تا ئێستا وشیاریە وجودی بووە بۆیەکانێ پەرەشی سندووە من پێم وابێ بەشێک هەر خودی ئەم وەزیەتە ئەم فشارەی اقتصادیانەی کە هەیە بەڵێ جمهوری اسلامی وعدێوادا یالانەکان بەشێکی زۆر لە جمهوری اسلامی وەڵان خودی خامنەیش و دەم و دەستگای نزیکەشی بۆ نەتیجە گەیشتون مەجبورن بسازێن لەگەڵ ئەمریکا هەردوێنەکە هەم بۆ ئەوەڵجار کەسێک کە مەسئولی سازمانی هەستەیەکەیانە وتوێتی ئەگەر ئەمریکا لەگەڵمان بسازێ هیچ قەیناکە ئەم جارە بە ئەوانەی وە کۆنتترۆڵی دەم و دەستگای هەستەیەکەن چیان پێڵێن مەمورانی کۆنتترۆڵی سیستمی هەستەیی ئەمریکایی بابێن تا ئێستا زاهرەن ئەوەی لەلایەن ئاژانسی ئەتۆمی بینەلملەلی و ئەوەی وا مقەرەکەی لە سوئیسە ئەچوون کۆنتترۆلیانە کرد ئەمدەتەنی ئوروپایی بوون کەسی ئەمریکاییان تیانە بوو جمهوری اسلامی زاهران پێی حساس بوو تازە بە ئوروپایەکان یەکرد ئەمانە جاسوسی بۆ ئەمریکاکان ئێستا ئەو نەفشارەکان بۆ هاتووە ئەڵێ هیچ مشکل نییە مەمورانی کۆنتترۆلکردنی سیستمی هەستەیی خودی ئەمریکایەکان بینێرن چونکە ئەڵان خۆ ئەم جارە مزاکرەی ئەم جارە ڕاستەخۆ بینی ئەمریکای و جمهوری اسلامی دەوڵەتی ئەمریکا و جمهوری اسلامی جاران کاگەر پێنجی بە ئیزافەی یەک بوون پێنجی زائد یەک بوون و پێنج وڵاتی ئەوروپا ئەڵان ئەوانە لە کاران نییە خودی ترامپیش هەردوێنێ وتی بەرحاڵ ئێمە لە دوو هەفتەی ئایندەیە لەوانەیە خەبەری خۆشتان پێ بدەم بەرەو سازانی گەورە چین بە جۆرێک سازمانێکی قاتە مەموری خۆمە چن مەمورانی خۆمانە چن هەرچیەکیان پێ خۆش بێ بینن هەرچێک پیان خۆش بێ ئەیتەقێنەوە هەرچێک پیان خۆش بێ لە کاریەخەن هەر ئا بە زمانە خۆ دۆنەشەوەکە باسی کردووە یعنی خەریکە معاملەکان سەرەگرێ جمهوری اسلامی بەڵام ئەوەش بزانە باڵێکی هەرە تونندڕەوتر لەنێو خودی جمهوری اسلامی هەیە حتا لە نێو سوپای پاسدارانەکەشە ئەوانش پیان خۆشە ئەم معاملەیە تێک بچێ ئەم سازشە نەکرێت چونکی ئەوان قازانج و بەرژەوەندیان لە درێژە گرتنی تەحریمە اقتصادیەکانایە حەسارە اقتصادیەکانایە لەم حاڵەتی شەڕەنگێزیەی بینی دەوڵەتی ئەمریکا و جمهوری اسلامیە بەڵام مەڵانەوانە دەستیان زۆر ناڕوە چونکی خامنەیی دەورانێکی قەدیم بە دەرەجەیەک چاوێکی لیان بوو ئیستفادەی لێکردن لە بەرابەر دەوڵەتی ڕوحانیوانە ئێستا کاری وازارە مەجبورە بێدەنگیان کاو نەیەڵێ بەڵام یەکشت جێگای سەرنجە خودی ئەم کامیۆندارانە ئەم ڕانندەگانی کامیۆن ئەڵان خانە نشینەکان نانەواییەکان کوڕە کەوش فرۆشەکان هەر لەم هەفتەی پێشوە اعترازیان بووە بەشێک لە بازاڕیاتە خۆ ئەزانن ئەم معاملە و سازشە لە بینی جمهوری ئیسلامی و دەوڵەتی ئەمریکا بەڕێوەیە دەی بۆ منتەزر نەبوون بڵند دادەی با مانگی تریش منتەزر بین دوو مانگی تری منتەزر بین بەڵکو وەزەکە چونکی ئەزانن سازانی دەوڵەتی جمهوری ئیسلامی لەگەڵ دەوڵەتی ئەمریکا واقعاً هیچ باشبوونێک لە هەلومەرجی اقتصادی ئەم بەشەکانی خوارەوەی کۆمەلگا بەوجود نایەنێت چونکی لە دەورەی بەرجامە ئەویان دی بەرجام زۆر لەمەی وا ئێستا ئەیکەن باشتر بوو کەمتر سەریان دانەوان بوو ئیمتیازی زیاتریشیان گرت بوو ئۆباما بە پارە بە ملیارد دۆلاری بۆ ناردن بەڵام هیچ
باشبوونێک لە هەلومەرجی اقتصادی و ئابووری کرێکاران، خانە نشینان، پەرستارەکان، هەرم ڕانندگانی کامیۆن ساڵی 2018 یعنی 7 ساڵەوە پێشیش دەستیاندایە هەرمانگرتنی هەتا ئەو وەختە لە ئاخرەکان و تا 1970 ڕۆی ئەڵان لەوانەیە ئەمجارش وای لێبێ، بەڵام ئەم جارە بەهێزتر و قەویترە و لە هەلومەرجێکی جیاوازترایە. بۆ بەنظرم بەشی خوارەوەی کۆمەڵانی خەڵک چاوەڕوانیەکی وا زۆریان لەم سازانە نییە بینی جمهوری ئیسلامی و دەوڵەتی ئەمریکا و تەنانەت ئەگەر بسازێن خودیان بەشی خوارەوەی کۆمەلگا اعتماد بە نەفسێکی زیاتر پەیداکەن، تونتر بن بەرابەر بە جمهوری ئیسلامی. جریانی بەرجامە لە بیرمان بێ، بەرجام قەراردادەکەی نووسرا بوو ساڵی 96 ئێرانەکەی مانگێ دوای ئەوەی وا مەشهورە بە ئاخێزی دەیمانگی 96 کە هەر لە دەستپێکی یا 50-60 شار بوو و لە ئاخری هەفتەکەیە چوە 110 شار، درست مانگێک دوای بەرجام بوو، چونکی ئەوەڵەن ئەم قەرارداد و سازشە بینی دەوڵەتی ئەمریکا و جمهوری ئیسلامیکە وانی هەرفەورن هەموو حەسارەکان لابن. خۆ دەزانیت چ پرۆسەیەکی پیچیدەی هەیە. خۆ لە عێراق دیمان چۆن حتا لە دەورەی سەدامێکی شاکە کۆرنۆشیشی کرد بوو دوای ساڵی 91 و ئەوانە دەنەچێت من مەزمویە بڵێم من پێم وابێ کۆمەڵانی خەڵک هەرم کامیۆندارانیش ئەزانن تەنیا ڕێگاکەی ئەوەیە خۆیان ڕێک بخەن، خاستەکانیان بێنە مەیدان. باشە باسی ئەخیرمان ئەمەیە ناوڕە ڕەحمان، من یەک سەرنجم کە هەیە لە سەرم بابەتە باسەکان تەنها ڕەبتی بە ئێرانەوە نییە، یعنی گەر ئێستێمە سەرنج بدەیت تەنانەت جوڵانەوەی بڵێنیە لەک زەردەکان یاوە ئێوە پێڵەن جلیقە زەردەکان لە ئێران وای پێڵن ئەوانە لە فەڕەنسا بۆ بوونە هەر بابەتی ئەمانە بوو. ئەمە ئەوانیش بەشێک لەو بڵێن کامیۆندار و لە دیارە کامیۆن بە زمانی خۆمان لە کوردستانی عێراق پێڵێن لۆری لۆری گەڵابە بۆ کاری ساختمانی وە کاری بیناسازیوانە بەکاری زۆرتر پێ وترێ لۆری کە بۆ هێنانی شتومەکووانە سیاری گەورە. ئەوانە مەسەن لە فەڕەنسایە لەک زەردەکان لەم بابەتە ڕێخستانیان لەم بابەتە ناڕزاییان ئەنجامدا. یەکێک لە سندیکا زۆر بەهێزەکان و ئەوەی کە لە دەرەوەی بڵین نۆرماڵ و کاری نۆرماڵی ئیتیحادی ئەوانە کارەکە کۆباسە لە ئیتالیا کە ئەو هاوڕێمان ڕۆبەرتۆ لەوێ فعال و کاریگەرە، ئەوانیش بە جۆرە لە جۆرەکان لەم بابەتە ناڕزایانە ئەنجامەدەن کە شقامەکانەگرن، تەنانەت بە کامێرەکانیان شقامەکانەگرن. ئەم بەستمەوەیە ئەم دیاردەی خەریکە بێتە دیاردەیەکی تۆزێک فراوان لە دنیاە کە لە بری ئەو بەشەی کە ئێمە بە هەمیشە و دایم باسی کارگەرانی سەنعەتیەکەین و ئەوانە زۆر جار لەم ناڕزاییانەیە ئەم بەشانەیە نەپێشەوە کە زۆر لە سەنعەتە ڕاستە و خۆ لە ناو کارخانەیە و لە ناو کارگەیە بەشدار نین. بەشێک ڕەنگە هۆکارەکەی ئەوە بێ کارگەرانی ناو کارخانەکان زۆر کۆنتترۆل کراون زیاتر، ینی بە جۆرێک لە بەرامبەر ناڕزاییەکانیانە باجێکی زۆرتر ئەدەن، بانی شێشەیەکی گەورە بۆ ژیانیان دروستە بێ لە ڕووی ئەمنیەوە، لە ڕووی تەنانەت ئەگەر هیچ نەبێت لە ڕووی گوزەرانەوە لەگەڵ هەڕەشەی زۆر جدی بەرەو ڕوە بن. بەڵام لە حاڵێکە ئەم بەشە لە چینی کارگەر کە ئیتر جۆرێک تێکەڵیشن بەشێکیان خاوەنی کامیونەکەن، خۆیان کامیونەکان هەیە بڵێن لۆریەکان هەیە خۆیان کاری پێکەن، بەشێک نهر ڕانەندەن وانە ئەم بەشاستەکەی ئازادیشی زۆرتری هەیە بۆ ناڕزایی دەربڕین. مەسەرەن ئایا ئەمە وا لە ئێمە ناکا بە جۆرە لە جۆرەکان لە شێوازەکانی ڕێخستن و ئەوەی کە چۆنی ئەم ناڕزایانە ڕێبخین کەمێک فراوانتر لەوەی لە پێشووترا بیرمان کردوتەوە لەو قاڵبانەیە بیر بکەینەوە. بەستمەوەیە تۆڕەکانی ڕێخستنی ناڕزایی، چونکە ئەمە وانە تەواو بێ، ینی بە بڕوای من ئەم توێژە لە کۆمەلگا لە کاتی جمهوری ئیسلامی تەنان لەگەر جمهوری ئیسلامیش لە ناو بچێ ئەم توێژانە لەخوا لە بڵین کەم دەرامەتانەی کۆمەلگا کەمێک ئازادتر لە ڕووی کارکردن و ئەوانەوە هەمیشە لەوانەیە مەدانێک و بوارێک بن بۆ تەقینەوەی ناڕزایەکان. ئایا ئێمە پێویستمان بەوە نییە
بڵێن بە شێوەیەکی گشتی ئەڵێم کە بە جۆرێکی فراوانتر و لە دەرەوەی سنووق دەردی ئەڵێ بیر بکەینەوە لە شێوازی ڕێخستنی ئەم تۆڕانە یاخود بەستنەوەی ئەم تۆڕە ناڕزانە بەیەکەوە یاخود دەرکردنی بوونی جۆرێک پلاتفۆرم و جۆرێک بڵێن نەخشەی دیاری کراو بۆ ئەم بابەتە من ئەمە سوالێکە بۆم دروستە بێ هەمیشە و دایم من ینی هەوڵ بدەین تەنها ئستینتاژاتەکانمان لە ناڕزایەکان و ئەوانە پشتیوانی کردوانە نەبێ ڕێگاکردنەوەیکیش بیرکردنەوەی بێ لەوەی کە چۆنی ئەم ناڕزانە جاری داهات و کە هاتە مەدان لە هەمان ئەم قاڵبەی ئێستایانە بێ کەمێک پێشڕەوتر بێ کەمێک بڵین کارامەتر بێ کاریگەرتر بێ و ڕێخستنەکانی کە دروستیەکەن لەم چوارشێوەیە پایدارتر بێت حتمما جێگای بیرکردنەوەی ڕەحمان 4 دقەمان هەیە بۆ ئەم ڕێخستنی ئەم بەشە ئێمە ئاوای پێڵێن بڕێک بەتوری واقعی ئاوایە ڕانندەکان بڕێک پرژ بڵاون یا کامیۆندارەکانی ئەڵام با ئێمە ئێرە دوو بەشە خودی کامیۆندارەکان ئەڵان اتحادیان هەیە عقب هەرچی بێ ئەوان ئەویان خۆسازمان بۆ ئەوان اتحادیان هەیە سایقەکانیانە چونکی عقبەت لە نەزەر دەوڵەتی جمهوری ئیسلامیەوە صاحب لۆریەکان چای یەک دانیان بێ دوو دانیان بێ سێ دانیان بێ ڕەنگە بازێک دەدانشی بێوانە وەکو کارفەرما تەمەشایان کراوە عقبە لە قانونی ئەوانە بە سەرزارەکەیش ڕێکخراوبوونیان بۆ کاریگەرانی بەڕستمیان ناسیوە ئەوانە پیانەڵەن ئەنجوم اتحادی های سنفی یا ڕێکخراوەهای سنفی ئەنجومەنهای سنفی ئەوانە بۆیان بەڕستمیان ناسراوە صاحب لۆریەکان ئەلان اتحادی خۆیان هەیە و ئەوە بینین لەم اعتصابی ئەم جاریشە بەکار هاتووە خۆی بۆتە وەسیلەیەک بۆ متحدکردن و یەکخستن ئەگە ئەوە ئەمێنێتەوە ئەو بەشەی تر کە سایقەکانن ئەوانیش پێویستە خۆیان ڕێک بخەن لێرە دقیقاً لەگەڵ کارخانە فەرقی هەیە متەمەرکز نین لە یەکجێ نین شاید ئەو شتەی یەکێ وەک من زۆر عقیدەی پێێتی لە کارخانەکانە لە مەراکزی کارە لارجێکە حتاگە لە 50 کاریگەری زیاتر تێبیاڵم کۆبوون و گشتەکەتان بگرن کۆبوون و گشتەکەتان بکەنە بەردی بناغەیەوەی دوایی بەرەو شوڕاکەمسن ئەلئان تۆ لە نێو سایقەکان لە سەراسەری ئێرانە کۆبوونەوەی گشتی دەم و دەست نەدا دەرنەچە منیش پێم وا بێ شکلێک لە ڕێکخراو بوون کە هەرەوەی پێڵێ حاڵەتی شەبەکەیی تۆ ئەوەی تۆ پێڵێ تۆڕی هەو مەبەستکردن دەستیان لە نێوی دەستیەک دانان بەوجود بێ ئەوە گەڕێتەوە سەر خودی ڕابەران و پێشڕەوانی نێو خودی سایقەکانی ئەم لۆریوانە لە دڵی ئەم خەباتەشە بیر لەوە بکەنەوە چۆن ئەو تۆڕە سازماندن چۆن ئەو شەبەکە سازماندن چونکی عاقبەتە مەسەلەن کامیۆندارانی سنە کامیۆندارانی مەریوان منینێکی زۆر جوانم بینی ڤیدیۆکی زۆر جوانم بینی کاتی بە ئەوەی بەندەر عەباس کامیۆندارانی مەریوان پێکەوە لە بێک مەسیرە ئەڕۆیشتن بۆ بڵین بەشداریکردنی خەمی هاوڕەکانیان و هاوکارەکانیان مەسەلەن بۆ ئەم بابەتانە نەکرێت بە بەردی بناغە بۆ دروستکردنی ڕێکخراوی فراوانتر بەڵام منیش پێم وایە ئەکرێت لە سەراسەری ئێرانە شەبەکەیەکی یەکگرتووی گەورە لە بینی مەسەڵەن سایق لۆریەکانە بەوجود بێ ئەجملە بەردی براکەی بە قەولی تووەڵانەوەی تۆڵەی لە جریانی قسەکانە لە هەر شارە لە هەر شارە ساقانی ئەو لۆریە ئەتوانن کۆش بنەوە ئەتوانن ئەوانی لە سەد هەر شارێکا کۆبوونەوەی گشتیشیان بێ نوێنەری خۆشیان تەعین بکەن لەگەڵ شارەکانی کەش لە ئێرتباتا بن بەرحاڵ لە ئاستی ئەو وەختە محافظەیەەکە لە ئاستی یا ئەوەی ئێمە پێڵێن ئوستانەکە تا سەحی سەراسەری جێگای بیرکردنەوەی زیاترە و بە نەزەرم بەبێ بە خەلاقیەتەوە بە ئێبتکارەوە شێوازێک لە ڕێکخستن جێبخەن لە نێو خۆیانە کە نەهایەتەن لە سەحی هەر شارەتوانن کۆش بنەوە کۆبوونەوەی گەشتی بکەنە بەردی بناغی ساقەکانی هەر شارە بەڵام ئەگەمانەوە گشتی تر و سەراسەری تر و لە ئاست ئێرانە بێ ئیترەوە بێ نوێنەرانیان انتخابکەن ارتباطیان لەگەڵ یەکتری بێ یعنی شەبەکەیەک لە نوێنەرانی سایقەکانی هەر شارێ بەیەک وەسڵ بوو ئەتوانێت بێتە ئەو محوەری ئەسلی ئەو یەکخستنە نێوی اتحادی لەسەردانن نێوی
شوڕای لەسەردانێن نێوی چوزانم تۆڕی هاو مەبەستی چوزانم سایقەکانی لەسەردانەوە گەڕێتەوە بۆ سەر ئێبتکاراتەکەی خۆیان مهم جنبەی ڕێکخراوبوونە ئەزانم وەختەکەمان کەمە شاید ئەبێ لە فرسەت ترا و زیاتریش بیر بکرێتەوە دووشت زیاد کەم چون لە قسەکانی پێشتر باست کرد جمهوری ئیسلامی گەر ئەوزعەکەی بۆ کۆنتترۆل نەکرێ بەرەو سەرکوتی زیاتر بڕوە حتمما واکات جمهوری ئیسلامی بەرەو سەر هەر ئێستاژێکا و زیاتریش بەرەو سەرکوت دەڕوا بەڵام مەسەلە ئەوەیە هەم توانایی سەرکوتی وەکو جاران نەماوە جمهوری ئیسلامی هەم جامعەکە کۆمەلگای ئێران بەڕاستی ئەڵان چاونەترسترە من پێم وایە حتمما دەسەداتە تونوتیژی زیاتر بەڵام تیا سەرکەوتو نابێت تیا سەرکەوتو نابێت ئەمە مەسەلەیەکی مهمە لایەکی دیکەشەوە پێم وایە حتا جمهوری ئیسلامی ئەگەر بە سازانێکیش لەگەڵ دەوڵەتی ئەمریکا و ترامپ و ئەوانش بکە چارەسەری ئەم وەزیەتەی پێناگرێت حتا چونکی کۆمەڵانی خەڵکو هەرم ساحب لۆریانە و ساقەکانی لۆریش ئەزانن جمهوری ئیسلامی بە زەعف و زەبوونیەکی زیاترەوە سەردانەوێنێ بۆ دەوڵەتی ئەمریکا بەڕاستی لێی ئازایانەتر دێنە مەیدان و من پێم وابێ ئەمە سەرەتایەکە بۆ ئەوەی چاوەڕوانی ئەوە بین ئاخێزێکی دیکەی گەورەتری کرێکاری و جەماوەری بێتە مەیدان